شهرما کردستان و انور نحاس بالویز برازیل العراقی روشانهای عراقی و نافچه هاته باز کرن هر وقت کس لسر پشگیری داخوازن روای انگل نافچه پیش و برنا پروسه دموکراسی نافچه هاته کرن وقت تاکریا چارسری آشتیان جبو یک آلی کرن آریشه و آلوزین لروشالاتا ناوین. مسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەن یاساییشی هەرێم پێشوازی لە بەڕێز ئەنوەر نەحاس بەڵێزی وڵاتی بەرازیل لە عێراق کرد. لە دیدارێکدا سەرەتا مەسرور بارزانی بە خێراتنێکی گەرمی میوانەکەی کرد و وێڕای پشتیوانیکردنی بەڕێزیان هیوای سەرکەوتنی بۆ خواستن لە کارەکانیدا. ئەمە و لە میانی ئەم دیدارەدا دواڕەوشی عێراق و دەڤەرەکە و پەرەسەرنەکانی خرانە بەرباس و گفتوگۆ و هەردوولا هاوبیر بوون لەسەر پاڵپشتی داواڕەواکانی گەلانی ناوچەکە و پەرەپێدانی زیاتری پرۆسەی دیموکراسی و پەیڕەوکردنی لەم ناوچەیەدا وەک تاکە ڕێگەچارەی ئاشتی و سەردەمیانە بۆ یەکلاکردنەوەی کێشە و قەیرانەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەر لەیەکی تری ئەم دیدارەدا بەڵێزی بەرازیل خۆشحاڵی خۆی بەرامبەر ڕەوشی ئارام و سەقامگیری هەرێمی کوردستان دەربڕی و بە گرنگ و بناغەی پێناسە کرد بۆ تەواوی پێشکەوتنەکانی تری ئەم هەرێمە. وێڕای ئەوەی کە گەرانتیە بۆ داهاتوویەکی گەشت و پێشکەوتوو بۆ خەڵکی کوردستان و جەختی لەوە کرد کە وڵاتی بەرازیل لە ڕێگەی کوردستانەوە سەنگێکی زیاتر بەهاتنە ناوەوەی بازاڕی عێراق دەدەن و ئەوان وێنەی ئەم ڕەوشە تەناو ئارامەی کوردستان بۆ حکومەت و وەبەرهێنەرانی بەرازیل دەگوازنەوە لە پێناو بەشداریکردنی کاراتریان لە دەرفەتەکانی کار و وەبەرهێنان لە کوردستاندا. هەروە سەفیری بەرازیلی ئاماژەی بەوە کرد کە ئەوان وەک هەنگاوی یەکەم سەرقاڵی دیراسی دانانی کونسولگەری فەخری لە هەرێمن. لە کۆتایی ئەم دیدارەدا هەردوولا جەختیان لەسەر بەرەو پێشبردن و پەرەپێدانی پەیوەندی دوو قۆڵیەکان لە گشت بوارەکان کردەوە.